مناڵە عەزیزەکان چۆنن؟ باشن؟ ئەی یاخوا میشە باش بن. من ئەمڕۆ زۆر دڵخۆشم لەگەڵ ئێوەیە لەبەرەوەی هاتوومەتە ئەم گوندە جوانە. ئادی پێم بڵێن ئێرە کوێیە؟ ئافەرین سەرگەڵوو سەربەناحی کوێیە؟ سوورداش سەر بە قەزای کوێیە؟ دووکان سەر بە پارێزگای کوێیە؟ ئافەرین هەر بژین یەک چەپڕێک خایم بۆ خۆتان. ئادی پێم بڵێن پێتان خۆشم نەبڕاتون بۆ گوندەکەی ئێوە؟ منی زۆر دڵخۆشم کە هاتووم بۆ ئێرە چاوم بە ئێوەی ئازیز کەوتووە. ئەزانن من بچمە هەر شوێنێک پێم خۆشە مناڵان ببیم و مناڵان بتوێنم. پێتان خۆشە چیرۆکێکتان بۆ بجەرمەوە؟ باشە دوایەوەی کە چیرۆکەکەم بۆ گێڕانەوە یەکێکێمە لاتان و پرسیارەکەم لەسەر گوندەکەتان ئەوەشتان کە زانیتان گۆرانیە شتێکم بۆ بڵێ گۆرانێکم بۆ بڵێن باشە؟ ئامادەن؟ چیرۆکەکەمان باسی دوو زمانیەکە. ئەڵێ ڕۆژێکیان دابیرا وەک هەمیشە لە ژوورەکەی خۆی دانیشت بوو. نەوەکانی لێی کۆبوونەوە داوایان لێ کرد کە چیرۆکێکی خۆشیان بۆ بگێڕێتەوە. دابیرەش زەردەخەنەیەکی کرد و وتی لە دێر زەمانە کوڕێکە بوو ناوی نەژاد. نەژاد لە نێو هاوڕێکانیا بە کەسێکی دوو زمان و سیخوڕ ناوبانگی دەرکردبوو. هەمووان ڕقیان لە نەژاد بوو. هیچ کەسێک خۆشی ناویست. بەردەوام خۆی دوورە پەرێزەگرت لە نەژاد و نشینی و هاوڕێتیان ناکرد. نەژاد لەگەڵ ئەندامانی خێزانەکەیان زۆر خراپ مامەڵەیە کرد. هەر کاتێک باوکی لە کار ئەگەڕایەوە بە پەلە ئەڕۆیش بۆ لای و ئەیوت باوکە فڵان کەس ڕۆنەکەی ڕشت، خوشکە گەورەکەم گوڵەکەی شکان، برا بچکۆلەکەم پەردەکەی دڕان. لە قوتابخانە نەژاد هەواڵی تەواوی هاوڕێکانی بۆ مامۆساکانی باسە کرد. هەر مامۆسایەکە هاتە ژوورەوە نەژاد هەڵە ساو ئەیوت فڵان قوتابی ئەرکی ماڵەوەی نەنووسیوەتەوە، فڵان کەس خوشکەکەی بابەتەکەی بۆ نووسیوەتەوە، فیسار قوتابی زۆر هارواتە، فڵان کەس کتێبەکەی دڕانوە، ئەوەی تر دەرگاکەی بە قایمی داخستووە. نەژاد لەسەر ئەم نەریتە خراپەی بەردەوام بوو. ئەزان دوایی چی ڕوویان مناڵەکان؟ لە کۆتاییە نەژاد بە تەنیا مایەوە. خۆشەویستی مامۆسا و هاوڕێکانی لە دەستیە، خۆشەویستی و ڕێزی خوشک و براکانی لە دەستیە. هیچ کام لە دراوسێ و کوڕانی گەڕە خۆشیان نەویست. باشە ئێوە کەسان بینیوە کە مناڵی دوو زمان و سیخوڕی خۆش بوێ؟ ئەی کەسان بینیوە ڕێز لە کەسێ بگرێ کە هەموو نهێنی و هەواڵی هاوڕێکانی بۆ مامۆسا بگێڕێتەوە؟ ڕۆژێکیان نەژاد لەوانەی زانستە زۆر خەمبار و بێتاقەت بوو. مامۆسای زانست لێی پرسی نەژاد ئەو بووە بێتاقەت و خەمباری چی ڕوویاوە؟ نەژاد لە وەڵام ئاوتی مامۆساکان یەک هاوڕێم نەماوە، یەک کەس منی خۆش ناوێ، هیچ کەسێک ئامادە نییە یاریم لەگەڵا بکە، تەنانەت کەس لەگەڵیشمان دانانیشێ، هەمووان خۆیان لە من دوورە خەنەوە، بەخێسەوە سیر مەکەن و گاڵتەم پێەکەن. مامۆسای زانست وتی نەژاد من چەند جار ئاگادارم کردیتەوە کە واز لەم نەریتە خراپە بێنی، چەند جار وتم ئەوەنە سکاڵا مەکە ئەوەنە قسە مەگێڕەوە، بەڵام تۆ هەر سوور بووی لەسەر ئەم نەریتە. تا دوجار ئەوە بەسەر تۆشە هات و مناڵەکان هەمووی لێ و دوورکەوتنەوە، تاڵاوی ڕەفتارەکانی خۆ بنۆشە. مامۆساوتی نەژاد ئەتوانی لە ئێستاوە سەرەتایەکی نوێ بۆ خۆ دروستکەیت و واز لە نەریتە خراپەکان بێنیت و دەست بکەی باڵسوکەوتی جوان، بە دڵێکی پاک و جوانەوە دەست پێ بکەرەوە. دڵنیام دوای ماوەیەک خۆشەویستی هەموو هاوڕێ و هاوکارەکانێ بەدەستێنیتەوە. تێگەیشت لە چیرۆکەکە؟ زۆر باشە. ئێستا یەکێک ئێمە لاتان و پرسیارتان لێکەم لەسەر گوندەکە و لەسەر چیرۆکەکەش باشە؟ چۆڤین چۆنی؟ باشی دەنگ و باسە چۆنە؟ ئەی لەخوا بەزیێنێ. چۆڤین لە پۆلی چەنی؟ 5. لە پۆلی 5. ئافەرین هەر بژی چۆڤین جان. چۆڤین باشە پێم بڵێ لە قوتابخانەکەی ئێوە مناڵی تایە دوو زمانی بکە؟ نەخێر. مناڵی دوو زمانە خۆشەوێت تۆ؟ نە. ئەی باشە تۆ هیچ کاتێک
قسەی خێزانەکەەوەی جێڕیتەوە بۆ هاوڕێکانێ بۆ کەسانی دەرەوە بۆچی؟ خراپ یعنی ئاش باسیەکەن لێ خەڵک ئافرین خراپە نابی ئێمە نهێنی هاوڕێکانمان نهێنی خێزانەکانمان نهێنی کەسە نزیکەکانمان بۆ کەسی تر بجێڕینەوە وایە؟ ئافرین چۆفین ئێزانی گۆرانی شتێکم بۆ بڵێ؟ بەڵێ ئەدی؟ ئێمە قوتابی ژیرین خاوەنی هۆش و بیرین شاگردی ڕێی ڕووناکین وێنەی بەرز و دڵپاکین خامە و کتێب و دەفتەر هەرسێ دەخەینە سەر پێی فێر دەبین زانستی ڕەوشت و جوانی ڕاستی مامۆستایە ڕابەرمان فەرمانی لەسەر سەرمان ئیتر دەبێت بخوێنین نەزانی لە بن بێن ئەی ئافرین یەک چەپڵێک قایدی بۆ لێبەر هەر پشتی تۆ بینجان ڕۆزە ڕێبوار چۆنی؟ باشم ئەحواڵە چۆنە؟ باش باشی؟ لە پۆلی چەندی ڕۆزە؟ یەک لە پۆلی یەک ئەم ساڵ چوویتە قوتابخانە؟ بەڵێ ئەی حەزی لە قوتابخانەیە؟ بەڵێ باشە حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی؟ وڵا حەزەکەم بووم بۆ مۆستا بە مامۆسا؟ بەڵێ ئەی کە جوانە ڕۆزە کە گەورە بووە بێ بە مامۆسا لە گوندەکەی خۆتانە حەزەکەی ببیتەوە بە مامۆسا؟ بەڵێ ئافرین هەر بژی ڕۆزە گیان ڕۆزە؟ بەڵێ ئێزانی گۆرانیە شتێکم بۆ بڵێ؟ بەڵێ ئادەی ئەرەشلانە ولانە دیگەی لا سەربشتانە کەروێشی زۆر وریایە حەزی لە مۆسیقایە خۆی و گشت هاوڕێکانی خۆپارێزن بە جوانی کاتێکە یاری ئاکا خۆی لا کەس نێزیک ناکە کاتێ نانیش دەخوا دەستاکانی چۆن پاگەشووە ئەی باشە تۆ کە نانەخۆی دەسەکانە پاگەشۆی؟ بەڵێ ئەی ئافەری ڕۆزایگان یەک چەپڵێک قایمی بۆ لێبەر هەر بشی دەست خۆش ئافەری بافین بەڵێ چۆنی؟ باشم باشی؟ باشم بافین لە پۆلی چەندی؟ چوار لە پۆلی چوار ئافرین هەر بژی بافین لە گوندەکەی ئێوە داری بەردار چه دارێکی زۆرتیایە؟ گوێز و هەنجیر و لەگەڵ هەنار باشە بەرهەمەکانی چی لێەکەن هەمووی خۆتانەی خۆنیانەشی فرۆشنەوە لە شار بۆ خۆمانەی خۆین ئەی فرۆشیشین کەواتە ئەها دارچەند سوودی هەیە ئەتوانین بەرهەمەکانی بخۆین ئەتوانین بیشی فرۆشینەوە لەبەر ئەوە زۆر پێویستە کە گرنگی بین بە داڕواندن وایە؟ باڵێ تۆ حەزت لە داڕواندنە؟ بەڵێ دارە ڕوێنی؟ ئێدە باشە ئەزایی چی بکە لە ڕۆژی لەدایک بوونەکەتە هەموو ساڵێ تەمەنە بوو بە چەند ئەوە نەدار بچێنە باشە؟ بەڵێ ئافرین یەک چەپڵێک قایم بۆ بابین هەر بژی دەست خۆش شانیا چۆنی؟ باشی؟ شانیا لە پۆلی چەنی؟ چوار لە پۆلی چوار ئەی ئافرین شانیا تو هاوڕێ و زۆرە؟ بەڵێ باشە لەگەڵ هاوڕێکانتا شەڕەکەی؟ نەخێر ئەی هەرگیز بووە هاوڕێک نهێنیەکەی لا باسکە تۆش بچی بۆ هاوڕێکی ترتی باسکەی؟ نەخێر کەواتە ئێمە نابێت دوو زمانیکەین وایە؟ بەڵێ تۆ هاوڕێ هەیە دوو زمانیکە؟ نەخێر باشە دوو زمانی بۆچی خراپە پێم بڵێ؟ نەبێ لای کەسشکا لە کەسێکی قسە بکەیتەوە ئەو کەسێکی یانیش قسە لە ئێششکاکەتەوە ئافرین ئەو کاتە ڕەنگە لە نێوان هاوڕێکانە شەڕ دروست بێ وایە؟ بەڵێ لەوانەیە شەڕ دروست بێ و هاوڕێکان لە یەکتری سویر بن بۆیە ئێمە نابێ قسەی یەکتری بۆ هاوڕێکی ترمان بجێڕینەوە باشە؟ باش ئافرین یەک چەپڵێک قایمی بۆ لێبەر هەر بشی سەلاحەدین بەڵێ چۆنی؟ باشی سەلاحەدین منە خۆشەوێ؟ بەڵێ ئەی حەزەکەی ببین باوڕێ؟ بەڵێ ئێدە باشە تۆ سەیری فلم کارتۆنەکەی؟ بەڵێ ئەی سەیری ماوەی مناڵانی کورساتەکەی؟ بەڵێ کەواتە هەموو ڕۆژە بیرە نەچێ سەعات 5 هەتا 6 ئێوارە سەیری ماوەی مناڵانی کورساتکە من پیشانەیە کاچم بۆ گوندەکان تەواری هاوڕێم پیشانەیە فلم کارتۆنی زۆر خۆشمانەیە باشە؟ باش سەلاحەدین بەڵێ گۆرانی ێزانی؟ بەڵێ ئەدی گۆرانیەکەم بۆ بڵێ دەی سمۆرەیەک هاوڕێمان لە ناوپۆلیشدا پێمان زۆر وریایە بچووکە خەنجیرە وێ سوکسوکە پێمانەڵێ وریابن لە دەرسا زۆر ئازابن هەرجارە و بە بابەتێک جوان فێرمانەگا پیتێک بەلاشە چۆن بچووکە هێندە کارا و چاپووکە پاس بۆ تۆ هاوڕێژیان خۆشمە وی وەک چاومان ئەفەرین یەک چەپڵێک قایمی بۆ لێ هەر بژی دەست خۆش سەلاحەدین جان ئیمان
چۆنی باشم ئەحواڵە چۆنە ئیمان لە پۆلی چەنی سێ لە پۆلی سێ باشە ئیمان لە گوندەکەی ئێوە ئاژەڵداریەکەن بەڵ چ ئاژەڵێک زۆر بەخێوەکان وەڵا مریشێک ئەی مانگاوە و شتانەتان هەیە ناڵە ئەی مەڕ گوندەکەی ئێوە کەسی بەخێوی ناکە با چ ئاژەڵێک بەخێوەکەن گوندەکەتان بزن و زۆر قەلوشت بەشە بزن مانگا قەل وایە با ئەی ئافرین باشە پێم بڵێ بەرهەمی شیرروستەکە چی لێکەن ئەی خۆن بخوان ئەخۆن و ئەفرۆشینەوە ئەشی فرۆشنەوە زۆر باشە ئافری ئەها چەند گرنگە کە گوندنشینەکان گرنگی بن بە بەرهەمی ئاژاڵ بۆ ئەوەی کە سوودی هەبێ بۆ خۆیان و سوودی هەبێ بۆ خەڵکی شاریش وایە ئافرین یەک چەبڵێ قایمی بۆ لێبەنیمە هەر بشی ئەسما چۆنی باشم واڵە چۆنە خۆش باخۆ ئەسما لە پۆلی چەنی پێنج لە پۆلی پێنج بەڵە ئەی ئافری ئەسما حەزت لە چوانەیەکە زۆر بیرکاری بیرکاری بەڵە بۆچی زۆر خۆش مامۆستا دەرسەکەمان پێڵە گۆرانی ێزانی بەڵە ئەدی گۆرانێکم بۆ بڵێ ئێمە قوتابی ژیرین خاوەنی هۆش و بیرین شاگردی ڕێ ڕووناکەین وێنەی بەرز و دڵپاکین خامۆ کوتەیەک بوو دەفتەر هەرسێ دەخەینە سەرسەر پێ فێر دەبین زانستی ڕەوش جوانی و ڕاستی مامۆستایە ڕابەرمان فەرمانی لەسەر سەرمان ئیتر دەبێ بخوێنین نەزانی لە بن بێنین ئافرین یەک چەبڵێ قایمی بۆ لێبەن هەر بژی بەسۆس بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە باشم بەسۆس لە پۆلی چەنی سێ لە پۆلی سێ ئەی پار لە پۆلی چەند دوو لە پۆلی دوو بەسۆس بەڵێ تو حەزت لە چیرۆکە بەڵێ ئەی باشە لە قوتابخانەکەتانە کتێبخانەی تایە بەڵێ تۆ کتێبە خوێنیتەوە بەڵێ زیاتر حەزت لە چ بابەتێکە چیرۆکی مناڵان یان چیرۆکی خەیاڵی یان چیرۆکی زانستی چیرۆکی مناڵان چیرۆکی مناڵان بەڵێ ئێدە زۆر چاکە بڵێن چی منیش ژمارەیە گۆڤاری پەپولە بۆ هێناون کە چیرۆکی تایە بابەتی زۆر سوود بەخشی تایە وێنەی مناڵانیشی تایە زانیاری زۆر بە سوودی تایە هێناوما کە مناڵ پارێزی کوردستان بە دیاری هێناوێتی بۆ ئێمە تاوەکو پێشکەشی ئێوەی ئازیزیکەین باشە ئێوەش بیخوێنەوە سوودی لێ ببینن باش ئافرین یەک چەبڵێ قایم بۆ لێبەن هەر بژی دەست خۆش مەهناز چۆنی باشم ئەحواڵە چۆنە باشم مەهناز لە پۆلی چەنی پێنج ئافرین مەهناز مەهناز بەڵێ گوندەکەیەوە قوتابخانە تا پۆلی چەنی تایە تا پۆلی دوانزەی بنەڕەتی تا پۆلی دوانزە بەڵێ زۆر باشە ئەی باشە دوایەوەی کە لە دوانزە تەواوتان کرد ئەبێ بچنە کوێ زانکۆ ئافرین ئەبێ بچنە زانکۆ پێی مانگاکان باشە تۆ هەوڵەی کە لە پاشە ڕۆژە قوتابخانە تەواوکەیت و بی بە کەسێکی باش بۆ وڵاتەکە و بەڵێ حەزەکەی بی بەچی لە کۆتاییە دکتۆر دۆر بەڵێ باشە پێم بڵێ ئێرە بنکەی تەندروستی تایە بەڵێ زۆر باشە کەواتە کە بووی بە دکتۆر وەرەوە لێرە خزمەتی مناڵانی گوندەکە و بکە باشە ئافرین یەک چەبڵێ قایم بۆ مەهناز لێبەر ڕۆزا چۆنی باشم باشی ڕۆزا لە پۆلی چەنی پۆی دوو لە پۆلی دوو ئەی ئافرین ڕۆزا تۆ هاوڕێو هەیە وازی لە قوتابخانەیە نابێ نەخێ ئەی تۆ حەزەکەی وازی لە قوتابخانە بێنی نەخێ بۆچی برۆی قوتابخانە زۆر خۆشە قوتابخانە زۆر خۆشە مەڵبەندی بیر و هۆشە وایە بەڵێ ئافرین یەک چەبڵێ قایم بۆ من و ڕۆزا لێبەر هەستی بەڵێ چۆنی باشی ئەحواڵت چۆنە خۆشی هەستی لە پۆلی چەنی پێنج لە پۆلی پێنج ئافرین هەستی بەڵێ باشە ئەگەر هاوڕێکە هاتە لاو وتی یەکێک لە هاوڕێکانە قسەی کردووە قسەی بەدەمەوە کردووی وتوێتی هەستی کچێکی ناشرینە هەستی کچێکی هارە هەستی کچێکی بێزارکەرە تو یەکسەر بڕوای پێکەی نەخێ بۆچی لە بەروی جەروایە گاڵتەت پێەکەن ئافرین ڕەنگە ڕاستی و لەگەڵا نەڵێ بۆیە وا و پێڵێ بۆی لەگەڵ هاوڕێکی ترتا بە شەرتان بە وایە بەڵێ باشە تۆ بڕوا بە کەسی دووزمانەکەی نەخێر
ها نەخێر ئافری نابێ بڕوا بە کەسی دووزمانکەی نابێ گوێ لە کەسانی دووزمان بگرین نابێ بە قسەکانیان هەڵبخەڵەتێن باشە باشە بەڵێ ئافری یەک چەپڵی قاینی بۆ لێبەر بارین بەڵێ چۆنی باشی دەنگ و باسە چۆنە ئەی تۆ چۆنی زیتەڵە من باشم بارین بەڵێ ناوی من نەزانی بەڵێ من ناو چییە زیتەڵە تۆ ناوی من چۆن نەزانی ها تۆ ناو زیتەڵێ و بەرنامەکان زۆر خۆشن بەڕاستە بەڵێ تۆ سەیری بەرنامەکانی منەکەی بەڵێ ئەی هاوار منیش زۆرم پێخۆشە کە ئێوە ئاوا سەیری بەرنامەکان مەکەن بەو هیوایە بکە سوودی لێ ببینن ئەزانی چی مناڵا زۆر گرنگە ڕۆژانە سەیری تەلەڤیزیۆنیش بکەن بەڵام سەیری ئەو بەرنامانەکەن کە سوودی هەیە و مناڵات زانیاری لێەوە فێرە بن بەرنامەکەی منیش وایە ئەچمە قوتابخانەکان ئەچمە گوندەکان بۆ ئەوی مناڵانی کوردستان هەموویان شارەزاییە نەبێ لەسەر گوندەکانی کوردستان باشە ئافری ئێزای گۆرانێکم بۆ بڵێ بەڵێ دەی ئێمە قوتابی ژیرین خاوەنی هۆش و بیرین شاگردی ڕێ ڕووناکین وێنەی بەرزی و دڵپاکن خامە و کتێب و دەفتەر هەرسەی دەخەینە سەرسەر پێی فێر دەبین زانستی ڕۆژجوانی و ڕاستی مامۆستایە ڕابەرمان فەرمانی لەسەر سەرمان ئیتر دەبێ بخوێنین نەزانین لە بن بێنی هەر بژی ئافری یەکەم لە قاینی بۆ لێبەر دەست خۆش ئایا ئاسۆ بەڵێ چۆنی باشی دەنگ و باسە چۆنە بابا خۆش باشی ئایا ئاسۆ بەڵێ باشە پێم بڵێ تۆ لە دوای قوتابخانە کەیتەوە چیەکەی سعیەکەم سەعیەکەی بەڵێ ئەینان ناخۆی با ئافری پێویستە نان بخۆی شوبەی دواتر چی بکەی سەعی بکەی باشە ئەی پێم بڵێ تۆ لەگەڵ هاوڕێکان تا کە یاریەکەن چی یاریەک زۆرەکەن چاوشارکێ چاوشارکیە بەڕاستە چاوشارکی یاریەکی زۆر خۆشە منیش زۆرم حەز لێیە ڕۆژێکی ئەم بۆ گوندەکەتان لەگەڵ ئێوەیە چاوشارکیەکەم باشە ئافری ئایا زانی گۆرانی بۆ بڵێ بەڵێ ئادی گۆرانێکە بۆ بڵێ سەرەتای ساڵەوە براکانم خوشکەکانم هاوڕێ هاوڕێخۆشەویستەکانم دەرگای مەکتەب کرایەوە پشووی هاویم ڕایەوە کە بۆ زانین هێلانەیە ڕێگای خوێندن نەگرینەوە ئافرین یەک چەپڵێک قاینی بۆ لێبەر هەر بژی دەست خۆش ڤینە بەڵێ چۆنی باشی ئەحواڵە چۆنە ڤینە لە پۆلی چەندی چوار لە پۆلی چوار باشە ڤینە بەڵێ تۆ حەز لە وانەی هوەرە بەڵێ لە وێنە کێشانە باشی بەڵێ ئەزانی چی بکە خۆ فێری وێنە کێشان بکە لەبەر ئەوەی ئێرە سروشتێکی زۆر جوانە باشە پێم بڵێ لەو بەر و لەو بەرمان چی هەیە دار و درەخت ئەی باشە لە پشتەوە هاوشتە بەرزانە چی پێڵێ شاخ ئافری شاخی زۆر جوان و بەرزی تایە پێویستە تۆ خۆ فێری وێنە کێشانکەی ڕۆژانە ئەتوانی لە سەربانی ماڵەکانتانەوە چونکە ماڵەکانتان بەرزە شاخەکان بە جوانی دیارە ئەتوانی خۆ فێری وێنە کێشانکەی وێنەی شاخەکان بکێشی وێنەی کانیاوەکان بکێشی وێنەی دارەکان بکێشی بۆی لە پاشە ڕۆژە بی بە وێنە کێشێکی باش دواتر چی بکەی وێنەی هەموو گوندەکە بکێشیت و شانی خەڵکی بی باشە بەڵێ ئافرین ئەدی تۆ پێم بڵێ تۆ هاوڕێتی کەسێکەکەی کە دوو زمان بێ نەخێر بۆچی لەبەر ئەوەی خراپە چ خراپێکی تایە قسای گەڕێتەوە ئافرین قسای گێڕێتەوە ڕەنگە لەگەڵ هاوڕەکانمانە بە شەرمان بە ڕەنگە نێوانمان تێک با لەگەڵ هاوڕێکانمانە وایە وڵێ ئافرین هەر بژی ئێزانی گۆرانێکم بۆ بڵێ یاشتێکم پێشکەشکەی هەڵێ دەی لە سەرەتای ساڵەوە فەرم براکانم خوشکەکانم هاوڕێ خۆشەویستەکانم دەرگای مەکتەب کرایەوە پشووی هاویم بڕایەوە جانەوەی قوتابخانەیە کە بۆ زانین هێلانەیە بە یەکتر شاد دەبینەوە ڕێگای خوێندن ئەگرینەوە ئافرین یەک چەپڵێک قاینی بۆ لێبەر هەر بژی ئەحمەد چۆنی باشم ئەحواڵە چۆنە دەنگ و باس دەنگ و باسی تۆ ئەی خزمان چۆنن باشن ئافرین ئەحمەد لە پۆلی چەندی دوو لە پۆلی دوو حەز لە قوتابخانەیە بەڵێ باشە هاوڕێ و زۆرە بەڵێ لەگەڵ هاوڕێکات تاچی بۆ قوتابخانەیان بە تەنیا لەگەڵ هاوڕێکانم باشە پێم بڵێ کاچی بۆ قوتابخانە بەسەر شۆستەکەیە ڕوویان بەسەر شەقامەکەیە بەسەر جادەکەیە ڕۆی لە کەڕاقی جادەکەیەوە ئافرین ئەبێ لە قەراخی جادەکەەوە بڕۆی بۆچی وەی سارە لێمانەدا ئافرین
بۆی سیارە لێمان نەیە دواتر ئێمە تووشی ڕووداوی هاتوچۆ بین بۆیە پێویستە مناڵان بەسەر جادەکە هاتوچۆ بکەن وایە بەڵێ ئافرین یەک چەمڕێک قایم بۆ ئەحمەد هەر بژی ئاری ناچۆنی باشی تۆ چۆنی دەنگ و باسە یاخوا باشی ئەی یاخوا تۆش باش بی ئارینا بەڵێ لە پۆلی چەنی 6 لە پۆلی 6 بەڵێ ئافرین هەر بژی ئارینا بەڵێ باشە پێم بڵێ بەڵێ ناوچەکەی ئێوە ناوچەیەکی چییە بزان مەزانی خۆشە خۆش و چییە فراوانە فراوان و گەشتیاریە وایە بەڵێ باشە گەشتیاریەن بۆ ئێرە بەڵێ چ کاتێک زۆریان هەینی ئەتی سەیرێکی کابێرەکە بکە بڵێ گەشتیارە بەڕێزەکان تکایە کە هاتنە سەرگەڵ و ناوچەکەمان بۆ پیس مەکەن گەشتیارە بەڕێزەکان کە هاتم بۆ سەرگەڵ و ئێرە پیس مەکەن ئەی ئەفەرین هەر بشین یەک چەپڵێک قایم بوارینا دەست خۆش ئایا چۆنی ئایا شۆڕش باشم ئەی تۆ چۆنی زۆر سپاس مەمنونم ئایا بەڵێ باشە تۆ پێ خۆش بۆ هاتمە گوندەکەیەوە بەڵێ بەڕاستە بەڵێ منیش زۆرم پێخۆشە ئایا بەڵێ لە پۆلی چەنی 5 لە پۆلی 5 بەڵێ ئایا تۆ حەزت لە چوانێکە زۆر هەمووی خۆشە هەمووی بەڵێ لە هەمووانە کاتا باشی بەڵێ ئەیزای گۆرانێکم بۆ بڵێ ئایا بەڵێ دێ قوتابی ژیر ئێمە قوتابی ژیرین خاوەنی هۆش و بین شاگرتی ڕێ ڕووناکین وێنەی بەرز و چالاکی خامۆ کتێب و دەفتەر هەرسێ دەخین لەسەرسەر پێی فێر دەبین زانستی ڕەوش جوانی و ڕاستی مامۆستایە ڕابەرمان فەرمانی لەسەر سەرمان ئافرین یەک چەپڵێک قایمی بۆ لێبەر هەر بژی سۆما چۆنی باش باشی لە پۆلی چەنی سۆما لە پۆلی 6 لە پۆلی 6 ئافرین هەر بژی سۆماکە سۆما ئێوە لێرە کشت و کاڵەکان باشە چ شتێک زۆر ئەچێنن ئاوەکو تەماتە و پولەکە و خەیار و شتانە فاسڵی ها تەماتە تەماتی ئێرە جوانە خۆشە ئافرین سۆما گۆرانیە زانی گۆرانی بەڵ دەی گۆرانیە شتێکم بۆ سمۆرێک هاوڕێمان لەناو پۆلیشدا پێمان زۆر وریایە بچووکە خنجی لەو ئێسکسوکە پێمان دەڵێ وریا بن لە دەرسا زۆر ئازابن هەجاری و بە بابەتێک جوان فێرمان دەکاپیتێ بەلاشە چەند بچووکە هەندێک چالۆ چاپووکە سپاس بۆ تۆ هاوڕێگیان خۆشماندەوەی وەک چامە ئافرین یەک چەپڵێک قایمی بۆ لێبەر هەر بژی دینا چۆنی باشی لە پۆلی چەنی دینا لە پۆلی چوارم لە پۆلی 4 باشە دینا ئێرە بە زستانان گەرمە یان ساردە بە زستانان ساردە ئافرین مناڵان پێویستە لە زستانانە چی بکەن جلی گەرم لە بەرکەن یان جل لەبەر نەکەن جلی گەرم لە بەرکەن ئافرین بۆچی بۆی سەرمان نەبێ نەخۆش نەکەون هەر بژی لەبەرەوەی ئێرە ناوچەیەکی شاخاوی و ساردا بۆیە پێویستە مناڵات چی بکەن جلی گەرم لە بەرکەن چاک خۆشاکی سوور لەبەر بکەن بۆ ئەوەی نەخۆش نەکەون و لە قوتابخانەدا نەبڕێن وایە ئافرین یەک چەپڵێک قایمی بۆ لێبەر باهۆس بەڵێ چۆنی باشی باهۆس لە پۆلی چەنی 5 لە پۆلی 5 باهۆس باشە کە من هاتم بۆ ئێرە لە ڕێگا بینیم ساحەیەکی تۆپتۆپێنی لێ وایە ئێوە تیپتان هەیە لێرە بەڵێ ئەی تۆ یاریەکەی بەڵێ چی یاریەک زۆرەکە لێرە دووگۆڵی باشە تیپەکەتان تا ئێستا بەشداری خوڵوشتی کردووە بەڵێ یەکەم بوونیان چەنە بوون وەڵی یەکەم نەبوون دەکەواتە پێویستە هەوڵ بن بۆ ئەوەی پلەی یەکەمی بەدەست بێن باشە چووکە وەرزش شتێکی زۆر خۆشە گرنگە بۆ ژیانی هەمومان لەبەرەوەی تەندروستیمان باشەکە لەبەرەوەی ئاستی بیرکردنەوەمان بەهێزترە بێ لەبەرەوەی مێشکمان چالاکترە بێ باشە ئافرین باوەزیان باوەست چیرۆکیە گۆرانیە شتێکم پێشکەش ناکەی شارێک دەی قوتابی ژێر ئێمە قوتابی ژێرین خاوەنی و شوبیرین شاگرد ناکی و وێنەی بەرز دڵپاکین خامۆ کتێب و دەفتەر هەرچێ دەخێنە سەرسەر پێی فێر دەبین زانستی ڕەوش و جوێن و ڕاستی مامۆستایە ڕابەرمان فەرماین لەسەر سەرمانی تێ دەبێ بخوێنین نەزانین لەبیر بێنین ئافرین ئەر بژی دەست خۆش یەک چەپڵێک قایمی بۆ لێبەر
ئیمان بەڵێ چۆنی باشی باشی خۆش بێ ئیمان لە پۆلی چەنی 6 ئافری ئیمان باشەوە ێسای گوێم لە سەوتێک بوو ئەوە چی بوو نازە گوێ درێژ بوو بەڵێ ئێوە گوێ درێژتانەیە لێرە بەڵێ لە گوندەکەی گوێ درێژی تایە بەڵێ بۆچی بەکارێنن بۆ گواستنەوەی ئاوشت بۆ ناو ڕز و شتەکە کەواتە سوودی هەیە گوێ درێژ وایە بەڵێ باشە پێم بڵێ ئێمە ئەبێ ئازاری گوێ درێژ یان گیانداران بەگشتی بی نەخێر بۆچی لەبەرەوەی ئەوانیش وەکو ئێمە مافیان ئافرین ئەوانیش مافیان هەیە ئەوانیش گیان لەبەرێن بۆیە پێویستە ئێمە خواردنیان بۆ دابینکەین پێویستە ئازاریان نین لەبەرەوەی ئەوانیش گوناحن ئەوانیش بەچکەیان هەیە ئەوانیش دایکیان هەیە وایە بەڵێ باشە تۆر خواردنەی بە ئاژەڵە کێویەکان وەکو پشیلە و کۆتر و ئەو شتانە بەڵێ بۆچی لەبەرەوەی ئانیش ناتوان خواردنیان دەستکە و ئەشتا ئافرین لەبەرەوەی ئێرە زستانان ساردە وابزانم بەفری چاکەبارەی لێرە وایە بەڵێ بۆیە پێویستە ئێمەش مافی ئەوان بپارێزین و خواردنیان بۆ دانین لەبەرەوەی خواردن لە وەرزی زستانە بەرەو کەمبوونەوەچێ وایە بەڵێ ئافرین هەر بش یەک چەمڕێ قایمی بۆ لێبەر سینە چۆنی باشی سینە لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو ئەی باشە پێم بڵێ تۆ چیتەتە باخچە باڵە حەزی لە باخچەیە بەڵێ باخچەکەتان خۆشە بەڵێ فێری گۆرانی وشتانەکەن ها بەڵێ ئەدی بزانم گۆرانیەکە بیرماوکە لە باخچە فێریان کردبی سمۆرەیە هاوڕێمە لە ناپۆلی شاپێمە زۆر وریا بچووکە خەنجەیلە و ئێسک سووکە هەر جارە و بە بابەتیە جان فێرمانەکە پیتێک پیتێ بەتە چەند بچووکە هێندە چالا شابووکە سپاس بۆ تو هاوڕێژان خۆشمانەوەی وەک چاومان ئافرین هەر بشی تێکچە بڵێ قایمی بۆ لێبەر ڕۆژی بەڵێ چۆنی باشی باشی بەشبی باشە تۆ گۆرانی ئازانی ئەڵێ سمۆرەیە هاوڕێمە لە ناو پۆلی شاپێمە بەڵێ ئێمە بێ سمۆرە بەری لە ناو پۆلەوە نەخێر نابێ بڵێ بۆ بۆ من لە تۆ پرسم بۆ ئەخ چونکە پۆلەکە پیسەکە ئافرین ئەویش پچکۆلەیە پێویستە سمۆرە بەڕڵایکەی بۆ ئەوەی لەسەر دارەکان بۆ خۆی شت بخوا گوێز بخوا بەڕوو بخوا وایە بەڵێ ئافرین نابێ ئێمە ئاژەڵان لە قەفەزا زیندانی بکەین نابێ لە ماڵەوە ئازاریان بین وایە بەڵێ لەبەرەوەی سروشت بەو شتانەوە جوانە بە سمۆرەوە جوانە بە پشیلەوە جوانە بە سەگەوە بە کەروێشکەوە باشە پێم بڵێ تۆ چه ئاژەڵێکی زۆر خۆشەوێ کەروێشک 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 لانە و لانە کوێی لاسەر پشتانە کەروێشکەیە لە ماڵەوە نەخێر نیتە ئەی چه ئاژەڵێکتانەیە لە ماڵەوە مانگا مانگا زۆر گەورەیە بەڵێ چەندێکە بێ ئەوەنداب ئەوە نا باشە پێم بڵێ شیری تۆ شیری مانگاکانە خۆی بەڵێ بەڕاستە بەڵێ ێکەواتە ئێستا تۆ مناڵێکی زۆر بەهێزی وایە بەڵێ ئافرین پێویستە مناڵان شیر زۆر بخۆن پێویستە خواردنی باش بخۆن پێشەوەی بچن بۆ قوتابخانە لەبەر ئەوەی زۆر باش بن و جەستەیان بتەو بێ باشە بەڵێ ئافرین ئێزانی گۆرانێکم بۆ بڵێ ڕۆژین دەی لەسەر تای ساڵە و براکان خوشکەکان هاوڕێ خۆشەویستەکان بەرگای مەکتەب کرایەوە پشووی هەین بڕان جانۆرە قوتابخانەیە کە بۆ زانی هیلانێ پێکتر شار دەمینە ڕگای خوندی دەگرینە ئافرین یەکچەم ڕێقانی بۆ لێبە هەر بشی فیردەوس بەڵێ چۆنی باشی دەنگ و باسە چۆنە بەڵا باشی باشی فیردەوس بەڵێ. تۆ گوندەکەی خۆتانە خۆشەوێ بەڵێ باشە حەزەکەی گەشتیار زۆر ڕووی تێکە بەڵێ بۆچی ئەوانیش لەوانەیە شوێنی خۆیان نەبێت لەوێ وە ڕاستەکە لەبەر ئەوەی لە ناو شارە شوێنی ئاوا خۆشی تیانە شوێنی تیانە ئاوا هەوای پاک و کراوە بێ وایە بەڵێ اینجا زۆر گرنگە کە گەشتیان ڕوو بکاتە ئێرە لەبەر ئەوەی بۆ داهاتی خەڵکی گوندەکەتان باشە لەبەر ئەوەی زیاتر خەڵک بەم شوێنە ئاشنا بێ خەڵک زۆرتر ڕوو لێراکە وایە بەڵێ ئەبێ کە خەڵک هاتە ئێرە تۆ بیان گێڕی بڵێ وەرن ئەمە گوندەکەمان ئەم شوێنەی هەیە ئەم شوێنەی هەیە پێویستە گەشتیاران سەردانی بکەن باشە بەڵێ ئافرین یەکچەم ڕێقامی بۆ لێبەر
نزا باڵێ چۆنی باشم باشی نزا لە پۆلی چەنی سێ لە پۆلی سێ ئەی ئافرین نزا تۆ حەزت لە پاک و خاوێن نییە باڵێ باشە تۆ کاچی بۆ قوتابخانە پێشەوە بچی بۆ قوتابخانە نانەخۆی وایە باڵێ دوای ئەوەی کە نانە خوارد دانە ئەشۆی باڵێ ئافرین ئەگەر دانەکانە نەشۆی چی و لێت کلارە بێ دانەکانە کلۆرە بێ میکرۆ بەچێتە دانەکانەوە دوایی ئەبێ بڵێ چی ئەبێ بڵێ ئەی دایە دانم دانم ئەی دانم 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 تۆ گۆرانی ئەزانی باڵێ ئەزانی باڵێ ئەدی بۆ بڵێ وەی 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 دانم وەی دایە دانم 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 دێشێ زۆر خەرا نازانم بۆ وای لێ هات شیرینی و چپسم چاوەکەم ئافری یەک چەمڕێ قایمی بۆ لێبەر مناڵەکان دڵخۆش بوون بەم گفت و گۆ و قسەکردن و وت و ێژانە منی زۆر دڵخۆش بوو لەبەرەوەی زانیاری زۆر باشم وەرگرت لەسەر کودەکەتان لەسەر دانیشتوانەکەی لەسەر ژیانی ڕۆژانەتان بەڕاستی من زۆر دڵخۆش بووم بۆ هیوایم کە جارێکی تر دەرفەتم هەبێ بێمەوە بۆ ئێرە اینجا ئەمەوێ لێرە ماڵاواییتان لێ بکەم هەتا کاتێکی تر و بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ وحەفیز